بەتە گرنگە لەگەڵتاندا بەردەوامە بین بینەرە خۆشەویستەکانمان تەوەری پرۆگرامەکەمان بابەتێکی گرنگە هەتا ئەمڕۆژ چەنە تەکنۆلۆژیا پێشکەوتووە چەنە بابەتە ئەلکترۆنەکان هاتۆتە نێو ئێمەوە بەڵام لە خوێندنگاکان تا ئێستا بە وەرەقە و قەڵەم ئێمە ئەتوانین بڵین بە پێنووس و کاغەس ئێمە وانەکانمان تەواوکەین ئێمە خەیاڵاتێکی ترمان بۆ دروست ناکرێت جگە لەوەی کە لەسەر کتێبەکانماندا هەیە خوێندنگەی چاخ لەم دوایانەدا ئەمریکی نوێی هێناوەتەکایەوە کە لە تاقیگەی نوێی مێتاڤێرسایە چاویلکەیەکی زانستیانە بۆ ئەوەی خەیاڵی خوێندکارەکە بتوانێت ئەو وانەیە یاخود ئەو وانە تایبەتمەندی کە بۆی باسەکرێت پێی پیشاندرێت هەر لە خۆی لە سایکۆلۆژیشدا وایە کاتێک کە شتێک بە خەیاڵ و بە وێنەکردن پێمان پیشان دەدرێت ئێمە زیاتر لە یادگەماندا دەمێنێتەوە تاوتۆی زیاتری ئەم تاقیگە نوێیەکەن کە هێنراوەتە نێو شاری کەرکووکەوە هەروەها ئاشنایەتی خوێندنگاکە و خوێندکاران بێ کە لەگەڵ هەردوو میوانە عزیزەکەماندا باسی یەکەین ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵماندا میوانە زۆر بەڕێز مامۆستا سەڵاح و ڤیاننا خان وەڵامی پرسیارەکانی ترمان دەدەنەوە. ئەمیتان باش. مامۆستاتوان باسی ئەو تاقیگەینەی مێتافێرسمان بۆ بکەن کە ئێوە چێکن و چۆنش بەکاری دێنن. سەرەتا زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە بەیانیتان باش بەیانی بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک باش هیوادارم لەم گفتوگۆیە بتوانین سوودێک بە بینەران و بیسەرانی کەناڵی کەرکووک بگەینین. بڵێ سەرەتا وەکو دەستپێک ئەگەر ئیجازە بدەن دەمەوێت باسێکی کورتی قوتابخانەکانمان بکەین دوایەوە ئیشاڵڵا دەچینە سەر بابەتی مێتاڤێرسەکەش. بەڵێ قوتابخانەکانی کەرکووک چاخ سەر بە کۆمپانیایەکی بریتانی بە ناوی ستێرلینگ سکوڵ ئێمە لە پارێزگای کەرکووک خاوەنی دوو باخچەی ساوایانین و هەروەها دوو قوتابخانەی قۆناغی سەرەتایی لە هەمان کاتە دوو قوتابخانەی ناوەندی و دواناوەندیمان هەیە لە پارێزگای کەرکووک. قوتابخانەکانی کەرکووک چاخ هەروەک گوتم سەر بە کۆمپانیای ستێرلینگی بریتانیا ئێمە لە پارێزگای کەرکووک زیاتر لە 1000 خوێندکار لە قوتابخانەکانی ئێمە دەخوێنن. مامۆستاکانمان بە شێوەیەکی گشتی هەموو مامۆستاکانمان زۆر لێ هاتوون بڕوانامەی نێودەوڵەتیان هەیە بە قوتابخانەکانی چاخ ئەو مامۆستانی کە تێدا دەرسی دەڵێنەوە وەکە گوتم خاوەنی بڕوانامەی نێودەوڵەتین بە پێویستیشە لەسەر مامۆستاکانمان ینی بچنە خولی خۆپێگەاندنی زانستی لۆی بتوانێت زیاتر زانست و زانیاری بە خوێندکارەکانمان بدەن. قوتابخانەکانی کەرکووک چاخ بەردەوام ئامادەیە باشترین خوێندن بە باشترین کواڵێتی پێشکەش بە قوتابیەکانی خۆی بکە. ئێمە لە قوتابخانەکانی کەرکووک چاخ چی پێشکەش دەکەین؟ جیاوازیمان چییە لەگەڵ قوتابخانەکانی دیکە؟ لە قوتابخانەکانی کەرکووک چاخ ئێمە زەمینە دەڕەخسێنین بۆ ئەو قوتابیانەی کەوا خاوەن بەهرەن توانایان هەیە بەڵام زەمینە بۆ نەڕەخساوە ئێمە لە قوتابخانەکانی خۆمان زەمینیان بۆ دەڕەخسێن بتوانین ئەو بەهرانە ئەو توانێت کە هەیەە دەری بخەن و پیشانی دەوروبەری خۆیان بدەن و ببێتە پاڵپشتیش بۆ ئەو قوتابیە بتوانێت سبەی ڕۆژ لە دوا ڕۆژدا خزمەتێکی گەورەی نیشتیمان و گەڵ بکە. بۆ نمونە قوتابیەکانی ئێمە ساڵانە بەشداری ئۆڵمپیاتی نێودەوڵەتی دەکەن لەسەر ئاستی جیهان. ئەو ئۆڵمپیاتانە وا دەکە بە ناوی خەڵکی کەرکووکەوە بە ناوی قوتابخانەکانی کەرکووک چاغەوە بەشداری لەو ئۆڵمپیاتە نێودەوڵەتیانە دەکەن. بۆ نمونە ئۆڵمپیاتی هیپۆمانەیە کە تایبەتە بە زمانی ئینگلیزی. ئەو ئۆڵمپیاتەیە ساڵانە دووبارە دەکرێتەوە لە چەند وڵاتێکی جیاواز. ئەو ئۆڵمپیاتی کە تایبەتە بە زمانی ئینگلیزی زیاتر لە 120 وڵات تێدا بەشدارن. وەکو خوێندکار 90,000 قوتابی لەو ئۆڵمپیاتە گەورەیە بەشدار دەبێت بۆ کێبڕچێکردن لەسەر زمانی ئینگلیزی کامە باشتر دەتوانێت قسە بکە کامە باشتر دەتوانێت بنووسێ کامە باشتر فێرە ئەو زمانە بووە. جا بە خۆشحاڵیوە قوتابیانی ئێمە کە بەشداری ئەو ئۆڵمپیاتەیان کرد توانیان بە ناوی کەرکووک توانیان بە ناوی قوتابخانەکانی کەرکووکەوە بچن بەشداری بکەن لەو ئۆڵمپیاتە گەورەیە پلەی دووەم و چوارمیان لە سەرتاسەری جیهان کە گەورەترین ئۆڵمپیاتە لەسەر ئاسی عالەم توانیان پلەی دووەم و
لی چوارەم بەدەست بێنن. خاڵێکی تر قوتابخانەکانی کەرکووک چاخ خاوەنی بڕوانامەی ئایزۆیە کە خۆتان دەزانن ئایزۆ بۆ کواڵێتی کارگیری قوتابخانەکە ساڵانە بۆ قوتابخانەکانی ئێمە نوێ دەکرێتەوە. سوپاس بخۆی گەورە ئەم ساڵیش ئەم بڕوانامەیە بۆ قوتابخانەکانی ئێمە نوێ کراوە. مامۆساگەر بگەڕێنەوە سەر بابەتە گرنگەکە هەمکاریمیش پرسیاری سەبارەت بە بابەتە کرد باسێکی ئەم تاقیگەی نوێی مێتاڤێرسامان بۆ بکەیت چۆن ناساندنتان بۆ کرد بۆ هێناتانە ناو خوێندنگاکەوە پێشوازی خوێندکاران چی بوونم تاقیگە نوێیە. سەرەتا دەمێ ئاماژە بە خاڵشی گرنگ بکەم ئەوش ئەوەیە کە قوتابخانەکانی کەرکووک چاخ یاخود دەتوانن بە شێوەیەکی گشتی تر قوتابخانەکانی ستێرلینگ هەر لە سەرەتای دروستبوونیەوە هەتا وەکو ئێستانەکە زۆر گرنگی چی تەواو دەدا بە بابەتی تەکنەلۆژیا. دەیەوێت تەکنەلۆژیا بکاتە خزمەتی پرۆسەی پەروەردە و فێرکردن. ئێمە ینی دەتوانم بڵێم تاکە دەستگای پەروەردەیی بوون کە لە سەرتاسەری عێراق بۆ یەکەم جار توانیمان بۆ هەموو پۆلەکان لە باخچەی ساوایان تا دەگاتە ئامادەیش لە هەر پۆلێک لەو پۆلانە سەبوورەی زیرەک تەختەی عاقڵ سمارت بۆرد بە باشترین کواڵیتی لە جۆری فۆرکەیەوە لە پۆلەکاندا دابنرێ. ئێستا مامۆستاکانمان کە دەستنە بۆ لەگەڵ قوتابیەکانان ئەو تەختەی زیرەکە بەکاردێنن کە چەندین ساڵە ئێمە ئەو سمارت بۆردە بەکاردێنین. لە هەمان کاتە ئێستانەکە خۆتان دەزانن سەردەمی تەکنەلۆژیایە، سەردەمی مێتاڤێرسە. ئەمڕۆکە هەموو دنیا ئیش لەسەر ئەوە دەکا ئەم VR چۆن بەکاردێنێ لە چیا بەکارێنێ چۆن بتوانانی سوودی لێوە بگرێ. بەداخەوە لە زۆر شوێنان گوێمان لێ بووە کە ئەم ئامێرەیە بۆ لایەنی کات بەسەر بردن بۆ لایەنی یاریکردن زیاتر بەکاردێنن. بەڵام خۆشبەختانە لە قوتابخانەکانی کەرکووک چاخ کە لە کۆمپانیای مێتاوە لە بریتانیاوە ئێمە توانیمان دوو مختبەری ئەو مێتایە بێنین لە هەردوو قوتابخانەکەی خۆمان قوتابخانە سەرەتاییەکانمان دوو مختبەرمان لێ کردوتەوە کە $1,000 تێچووە تاوەکو توانیمانە لە بریتانیاوە ئەو دوو مختبەرە بێنین بۆ خەڵکی شاری کەرکووشی خۆشەویش بتوانین خزمەتیشان پێ بگەینین. ئەم مێتاڤێرسانەمان هێناوە و ئیشی لەسەر دەکەین و لە پرۆسەی پەروەردە و فێرکردنە بەکاری دێنین. سوودەکانی چین؟ ئەگەر بە شێوازێک چۆنڵێ دیتێڵی بابەتەکە باشی ئەمە ئەتوانێت چی بکە بۆ ئەم مێتاڤێرسە ئەتوانێت چی بکە؟ بۆ نمونە مامۆستای جوگرافیامان هەیە دەیەوێت بابەتێکی جوگرافی بۆ قوتابیەکان شی بکاتەوە. بەڵام زۆر ئەستەمە هەر شوێنێک هەر جێگایە کە دەیەوێت شی بکاتەوە باسی بۆ بکە وێنەیەک یان شتێکیان بێنێت لە پێش چاویاندانی بۆ ئەو شتەکان ببینن. نا لە ڕێگەی ئەو مێتاڤێرسەوە لە ڕێگەی ئەو چاویلکەوە کە قوتابیەکان هەر پۆڵێک بۆ نمونە بابەتی جوگرافیامە باس کرد ئەم چاویلکە دەخەنە چاویانەوە پۆڵێک بە واقعێکی ئیفتراضی ینی بەڕاستیەکی گریمانەی خەیاڵی ئەم قوتابیانە دەچن سەفەری مەسر دەکەن و ئاهراماتەکان دەبینن وەکو ئەوە وایە بە ڕۆح بە نەست بە جەستە لەوێ ئامادە ببوون و زانیاری لەسەر ئاراماتەکانی مەسر پیا دەکەن. پۆڵێکی ترمان هەیە بۆ نمونە باسی شانۆی ڕۆما دەکەن کە ئەم چاویلکێ دەکەنە چاویان ئیتر بە هەست و ڕۆحەوە وا هەست دەکەن ئەو شانۆی ڕۆما خۆیان چون بەشداریان تێدا کردی و دەیبینن. پۆڵێکی ترمان دەبینن مەسەلەن دایانەوێ بچن بە شارە مێژوویەکانی جیهاندا بگەڕێن شوێنە ئەسەریەکان ببینن وەکو ئەوە وایە خۆیان لەوێ ئامادە ببوون و شتەکان ببینین لە ڕێگەی ئەو مێتاڤێرسەوە. ئەوە لایەنە ئەگەر بابەتەکە بابەتێکی جوگرافیا بیان تاریخی بێ. بەڵام لە بابەتی زانستیش ئەمە دەتوانین ئەم مێتاڤێرسەیە بکەینە خزمەتی پەروەردە و فێرکردندا. بۆ نمونە لە بابەتی زانست لە بابەتی بایۆلۆژی مامۆستا زۆر قورسە بتوانێ کاتێک ئەندامی ینی دەستەمان بیاوێ شی بکاتەوە بۆ قوتابیەکان مەسەلەن ئەو ئەندامە بێنێ زۆر قورسە بتوانێت ئەم ئەندامە ئامادە بکە لە پۆڵا و بەشی بکە و قوتابیەکان تێبگەینی. بەڵام لە ڕێگەی ئەم ئامێرەوە کە دەکاتە چاوی ئەم قوتابیەیە یەکسەر
پەیکەرێکی ئینسانی ڕۆبۆتی دێتە پێشچاوی ئەو قوتابیەیە ئەو قوتابیە لە ڕێی ئەو دەستکانی کە لەگەڵ ئەم مێتاڤێرسیان لە ڕێگەی ئەمەوە دەتوانێت یەک کلیک بکات لەسەر هەر بەشێک لەو بەشانی کە دەیەوێت زانیاری لەسەر وەرگری بەشەکە لێ دەبێتەوە یەکسەر پێناسەیەکی جوان و ناوی ئەو بەشت پێ دەڵێ زانیاری تەواو لەسەر ئەم بەشە بایۆلۆجیانە وەردەگری بۆ ئەوەی زیاتر بەرچاومان ڕوون بیت ڤیدیۆیەکمان ئامادە کردو ئەگەر جەنابتان ئازێ بچێشن ئەو ڤیدیۆمان بۆ دەدەن زیاتر زانیاری لەسەر ئەو مێتاڤێرسەمان پێ دەڵێ بینین دواتر ئەگەڕێنەوە لاتەن دەست بە بابەتەکەمانەکەینەوە فەرموون. Welcome to the future of education, where learning goes beyond the classroom. At Stirling Schools, we are proud to introduce our brand new virtual reality lab, powered by the MetaQuest Pro. Inside our VR lab, science comes to life. In our chemistry class, students can interact with elements and conduct experiments like never before. Step into a world millions of years in the past, where students can walk with dinosaurs and explore ancient ecosystems, explore the human anatomy from the inside out, walk through the human body and learn about its inner workings in a way that textbooks can't match. Disassemble and study the skeletal system up close. Our students can manipulate and examine every part, from the skull to the spine. With MetaQuest Pro, we're taking learning to a new dimension, immersive, interactive, and innovative. At Stirling Schools, the possibilities are endless. We are building the classrooms of tomorrow, today. Let's travel to the moon and study. بەڵێ عزیزان ئەوەی بینیتیان باسی ئەو جیازە بوو باسی ئەم مێتاڤێرسە بوو کە باسمان کرد کە بەو شێوەیە کارەکات ئاسانکاریەکی زۆری کردووە لە بواری خوێندنە. بابا بچینە لای ڤیانە خان بەخێر بێی تۆ پێم وایە بەیانی تۆش باشێکێک بوو لەو فێرخوازانەی کە وەکو مامۆستا باسی کرد لە ئۆلۆمپیاددا بەشدار بووی باسی ئەزمونەی خۆت بکە لەوێت چۆن بوو ئەزمونێکی چۆن بوو لەگەڵ ئەو هەموو فێرخوازە جیهانیە. بەڵێ زۆر سپاس من یەکێک بووم لە بەشداربووەکانی کیپۆ بەشداریکردن لە کیپۆ ئەزمونێکی ژیانگۆڕیم بوو چونکە من زۆر تامەزرۆی بنەوەی مەدالیای زێڕم و بە تایبەتی کە کارەکە خۆیەکلاکردنەوە قورسی تێدا بێت خۆشترێکە قوتابخانەکەمان لە ڕۆی با بڵێ مامۆستاکان و ستافەکانەوە زۆری هەرمەتیانیان یام و پشتگیریان کردم. کیپۆ پاڵی پێوەنام لە بوارەکان و کوزانست و بیرکاریدا چاڵنجی خۆم کرد بۆ ئەوەی بتوانم پلەی زێر بەدەست بێنم و نەک هەم قوتابخانەکەم هەمیش وڵاتەکەشم سەربەرز کرد و هەستێکی زۆر خۆش بوو بەجددی. دەست خۆش ڤێنا خان هەر سەرکەوتە بن ڤێنا باواسێکی ئەوەش بکەینایە بۆکو سیستەمی خوێندنگاکە وەکو ئەوەی کە ئێوە کارەکەن لەگەڵ ئەو خوێندنگایە خۆ تێکەڵە بن چەنە ئەو پێداویستیانەیان بۆتان پڕ کردوتەکە وەکو خوێندکارێک پێویستانە. وەڵاهی وەکو خوێندکارێک هەر هەموو با بڵێن وەکو مامۆستا باسی کرد سمارت بۆردەکانمان و قوتابخانەکەمان هەر هەموو پێداویستەکانیان بۆ پیا کردوین هەر لە با بڵێن پۆلەکانمانەوە و شتی تەکنیکەکانمان زۆر شتی تەکنەڵۆژیمان هەیە نەک بەس VR کە ئێوە ئەیبینن زیاتر پلەمان بە تەکنۆلۆژی داوە چکە وەکو سایتەکانی ئیلکترۆنیمان زۆر ینی با بڵێن های ئێندن یاخۆت پەرەی پێدراوە. مامۆستاجان باسی بابەتێکە کرێ بەردەوام لە خوێندنگاکانە ئەوش گرنگیدان بە وەرزشە و بە جۆرێک لە جۆرەکان بابەتی هونەرشە ئەبینین لە بەشی لە خوێندکارەکان کە وەرزش تۆزێک پەراوێز خراوە لای ئێوە ئەم بابەتە چۆنە هەڵسەنگاندنی ئێوە بۆ بابەتە وەرزشیەکان چۆنە؟ بەڕاستی ئێمە لە قوتابخانەکانی کەرکووکچاخ جگەلەوەی کە گرنگیەشی تەواو بە بابەتە زانستی و ئەکادیمیەکان دەدەین لە هەمان کاتە زۆر گرنگیەشی تەواویش بە بابەتی وەرزشی و هونەری دەدەین. ئێستا لە قوتابخانەکانی ئێمە ژووری تایبەتمان هەیە
بە فێربوونی ژەنینی گیتار و پیانۆ قوتابیەکانمان دەتوانن لەم ژوورە تایبەتە کە تایبەتە بە مۆسیقا بچن ئەو بەهرانێکی هەیەە بەهرە هونەریانێکی هەیەە دەری بخەن و ئیشی لەسەر بکەن لە هەموو قوتابخانەکانیشماندا ساحەی تایبەت بە تۆپێنمان هەیە کۆمەڵێک ئامێری وەرزشمان هەیە لە ناو قوتابخانەکانماندا بەڵێ ئێمە بە شێوەیەشی گشتی گرنگێکی تەواو بەلایەنی وەرزشی و هونەریش دەبێت ئەمە تا چەند گرنگە مامۆستا بۆچی گرنگە کە ئەوها گرنگی بەلایەنی وەرزشی و هونەری بدەیت ئەی چۆن مەسەلەن چۆن قوتابی پێویستی بەلایەنی زانستیەکە هەیە کە شتێ فێر بێت و سبەی بە دو ڕۆژە بتوانێت خزمەتی خاک و نیشتیمان بکە لایەنی جەستە و ڕۆحی ئەو ئینسانش پێویستی بە ئارامکردنەوە هەیە پێویستی بەوەیە ڕۆژانە هەوایەک هەڵمژێ لە ڕێی ئەم وەرزشەیە کە دەکا لایەنی ڕۆحی پێویستی بەوەیە گوێی لە مۆسیقایەک ببێ بۆ بتوانی باشتر بتوانیت خۆی فێرە زانست و زانیاری بکە. باشن مامۆستا بە ئەو ئامێرە VR تێستێ بکەین لەگەڵ کاگڕێبیندا بەڵام بەر لەوە با من پرسیارێک ئاڕاستی تۆ بکەم مامۆستا باوەڕی تۆ چۆنە یاخۆت بیر و باوەڕی تۆ چۆنە سەبارەت بەوەی کە بابەتە تەکنەلۆژیەکان تێکەڵ بە سیستەمی پەروەردە بکرد ئایا پێت وایە ئاسانکاری لە بەڕێوەبردنی سیستەمی پەروەردەیە دروست دەکات؟ یعنی من دڵنیام لەوە کە ئێستانەکە هەموو دنیا ئیش لەسەر ئەوە دەکا تەکنەلۆژیا بکرێتە بابەتی بکرێتە ئامانج بۆەوەی کەوا بتوانێت زیاتر ینی خزمەت بە پەروەردە و فێرکردن بکات. ینی بۆ نمونە ئێستا لە قوتابخانەکانی ئێمە بۆ ئەم ساڵی خوێندن تەنانەت پارچە ڤیدیۆیەکمان ئامادە کردبوو لەسەر ئەمە ئێمە لە قوتابخانەکانی کەرکووک چاخ بۆ یەکەمین جار لە مەکتەبەکانی ستێرلینگ لەسەر ئاستی عێراق لە هەمان کاتە بۆ یەکەمین جار لەسەر ئاستی عێراق کە بتوانین بۆ بەشێک لە پۆڵەکانمان لە قوتابخانەکانی ئێمە ئایپاد بەکاربێنین ئایپاد وەکو منهەج هەر قوتابیەک لە قوتابخانەکانی ئێمە کە دەخوێنێ بۆ بەشانی کە دیاریمان کردوون بە دیاری کۆمپانیا ئەم ئایپاتەی پێدراوە وەکو هەدیە لە بابەتە زانستیەکان لە مۆدووە لە ئایپاد وەردەگرن زۆر ئاساییە دەتوانێت ئێمە سوود وەربگرین لە تەکنەلۆژیا بۆ پەروەردە و فێرکردندا سوودەکانی چن یەکەمیان ئەو کاتێک کە ئێمە ئایپاد بەکاردێنین ئەو جانتە قورسەی کە ئەمڕۆکە بەشێک لە خوێندکاران بەڕاستی پێوە دەناڵێنن یعنی زۆر لە دایکان و باوکان گلەی ئەومان لێ دەکەن کە ئەم جانتا قورسەیە چییە تەڵەبەکانمان بە تایبەت لە قۆناغی سەرەتایی ناتوانن ئەم جانتا قورساتگرن ئەمە ئایپاتێک لەگەڵ خۆیان بە سوچی بە ئاسانی بە خاوێنی لەگەڵ خۆی دەیباتە پۆلەکە دەتوانی بابەتە زانستیەکان تێدا بخوێنێ یەک دوو دەتوانی زۆر بە ئاسانی زۆر بە خێرایی بە زانیاریەکان بگە ئێستانەکە هەر زانیاریەکی پێویستە لە ڕێگەی یەک کلیکەوە لە ئایەوە لە زیرەشی دەستکردەوە لە گۆگڵەوە یەک سەرچی بۆ دەکا هەموو زانیاریەکان دێتە بەردەستی یەکیشتر لەو سوودانی کە ئێمە ئەو ساڵ لە خوێندنگاکانمان ئایپاد بەکاردێنین ئەوەیە وەرگرتنی تێبینیەکان بە شێوەیەکی ئەلکترۆنی و مانەوەیان لە ئەرشیفدا هەت پێشکەوتنی ئاوا لەسەر ئاستی قوتابخانەکانی هەموو عێراق ئێمە قوتابخانەکانی کەرکووک چاخ بەکاری دێنین بۆیە دەتوانین لە ڕێگە هەر ئەم ئایپاتەوە کە تەکنەلۆژیایە بەکارهێنانی بەرنامەی کۆمپانیای مایکرۆسۆفت کە هۆکارێکە بەڕاستی بۆ باشی پرۆسی پەروەردە و فێرکردن لەسەر قوتابیەکانە بەرجەستە بکە یعنی ئێمە لەو باوەڕەداین تەکنەلۆژیا دەتوانێت لایەنە باشەکەی خۆی پیشان بدە و خزمەت بە پەروەردە و فێرکردن بکە. بینەخەم بکەین ئەو چالاکیانەی کە ئێوە لە قوتابخانە ئەنجامێدن چین؟ بەڵێ من بەشداری کردووە لە زۆریانە و بەڵێ یانە سەرەکەکان یەکێکی ناوی دبیتە ئەوکەی تری یانەی گیتارە ئەم یانانەوەمان لێ دەکەن لە دوای پۆل دەرفەتێکمان هەبێ ئارۆزەکانی خۆمانی پێدابێنین و ئارزومان لە چی بێ بیکەین وەکو یانەی دبیت وای لێ کردوم بتوانم قسە بکەم لەناو کۆمەڵی گشتی وەکو ئێستا چۆن لەسەر قناتی بەیانی باشم وای لێ کردو مەسەران زیاتر بیر بکەمەوە لە شتە گرینگەکان و لای ڕاستیەکانیان و یانە گیتار ڕوحێکی میوزیکی تازەی پێیاوم بەجددی یعنی کە جۆت لە دەنگشتیوە ئەبێت ینی دڵت پێ ئەکرێتەوە بجددی تۆ تەمەنت چەند ساڵە بینە؟ من 16 ساڵم پۆلی 11 ئامادەیم چەند زمانە زانی؟ ئێستا وابزانم 5
5 زانم پێنج زمان بەڵێ زۆر باشە دەست خۆش زۆر سپاس جاڵم هەر چەند زمان بزانی تۆ ئەوە نەکەسیت تۆ ئازانی ئەوسا باشێکی ئەمان بۆ بکەی لە نێو خوێندنگاکاندا ئایا سیستەمی خوێندنەکە چۆنا چەند زمان پێشکەش بە خوێندکارانەکرێت بۆچی گرنگی بە فێربوونی زمانەکان دەدرێت و لە دەروی خوێندنگاکەی ئێوەش ئەمە بۆچی گرنگە زۆر باش سیستەمی خوێندن لە قوتابخانەکانی کەرکووک چاخ ئێمە منهەجی کامبریجی بریتانی پەیڕەو دەکەین یعنی ئەو کتێبانی کە ئێستانەکە لە بەردەستی قوتابیە خۆشەویستەکانی ئێوان ئێمە لە وڵاتی بریتانیاوە هێناومانە بە ئۆریژیناڵی بە کۆدی تایبەت بەخۆیەوە لە هەمان کاتە لە باخچەی ساوایان تا دەگاتە قۆناغی ناوەندی و دوا ناوەندیش هەموو بابەتەکان بە زمانی ئینگلیزی دەخوێندرێت لە قوتابخانەکانی ئێمە منهەجی کامبریج سوودەکانی چین ئەگەر کەسێ منهەجی کامبریج بەکاربێنێ لەگەڵ سیستەمێکی تری ئاسایی ئەو کاتێک کە هەر مەکتەبێک منهەجی کامبریج پەیڕەو دەکا لە سەرەتاوە ئەو مەکتەبەیە باوەڕپێکراوە لەسەر ئاستی جیهان چونکە منهەجی کامبریج معتەرەف و باوەڕپێکراوە لەسەر ئاستی جیهان دووهەم منهەجی کامبریج هەڵدەڕەخسێنێ زەمینە دەڕەخسێنێ بۆ ئەو قوتابیانی کە بەهرەیان هەیە کە توانایان هەیە ڕێگەیان نیشانەدا چۆن بتوانن بەشداری بکەن لە ئۆڵمپیاتە نێودەوڵەتیەکانی دنیا واروها سوودێکی تر لە منهەجی کامبریج کە ئێمە پەیڕەوی دەکەین وەکو سیستەمی خوێندن ئەوەیە قوتابی ئەو کاتی لە پۆلی شەشی ئامادەیی تەخەڕوجەکە کۆتایی بە خوێندن دێنێ بەڕووی دنیادا دەکرێتەوە و دەتوانێت بچێ لە وڵاتانی جیهاندا درێژە بە خوێنی خۆی بدا و لە کۆلێژەکە نێودەوڵەتیەکانی جیهاندا بخوێنێ و درێژە بە خوێندەکانی خۆیان بدەن ئێمە لە قوتابخانەکانی ئێمە زمانی سەرەکی زمانی ئینگلیزیە هەموو مادە بابەتە زانستیەکان بە زمان ئینگلیزی دەخوێندرێ چونکە پێشتی وتبووم ئێمە سەر بە کۆمپانیایکی بریتانی بە ناوی ستێلینگسی کۆڵەوە لە دوای ئەوە ئەو بابەتانی کە بەشی پەروەردەی کەرکووک بۆیان داناوین بۆ نمونە کۆمەڵایەتیە پەروەردەی ئیسلامیە ئەو بابەتانەش بە زمانی عەرەبی دەخوێندرێ و گرنگی بە زمانی کوردیش دێن زمانی کوردیش لە قوتابخانەکانی ئێمە دەخوێندرێ بەڵام بە شێوەیەکی گشتی بابەتە زانستیەکان بە زمانی ئینگلیزی دەخوێندرێ زۆر باشە دەستان خۆش ڤینە خان و مامۆستا سەڵاح ماندوومان کردن سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئەم بەیانیە سپاس بۆ تۆش سپاس بۆ تۆش سپاس بە هۆکارانمان لە کۆنتڕۆڵ بەیانی باش کۆتایی پێ نەهاتووە هاوڕێیانمان بە زمانی تورکمانی لەگەڵ ئێوەدا درێژە بە پرۆگرامی بەیانی باشە دەن لە لای ئێمەوە هەر شاد و کامەران بن کاتێکی خۆش